رازی تەنیایی. ژیان و ئەرچی ناخۆشی پەپولەی ئارەزووی کوشتم، شەرابی جامی دڵداری لە تافی لاویا ڕشتم. تەمی ڕۆژانی پڕمەینەت وەها تاریک و چڵکن بوو، نیگاری خۆشەویستی دڵ پەری ئاسایی تیاون بوو. شەوی تەنیایی ڕووناچی چرای ئاواتی خنکانم، دەسی ناکامی ئاوازی دەرونی کەیلی تاسانم. ئەوا ئێستا لەگەڵ زامی دەرونی پڕ لە ناکامی ئەپێوم چۆڵی سەرسامی. لە تەنیایی شەوی ژینە ئەنێم هەنگاوی کوێرانە، نییە دەستێ دەرم بێنێ لە ناوەم گۆڕەوێرانە. نییە جوانێ سەری کاسم بنێمە سەردڵی نەرمی، کە هیلاچی لەشم دەکا خەوی سەرباوەشی گەرمی. ئەگێڕم چاوی بێتینم بە تاریکی شەوا سەرسام، نییە پرشنگی دوو چاوێ کە ڕووناکی بکا ڕێگام. بە غەیری باڵی غەم ناچی شەوی پڕترس و سام ناچی، نییە یەک تۆزە ڕووناچی. نییە تەنیا پەریزادێ کە پاڵم پێوەنێ نازی، کە بەهرەی سیس و ژاکاوم ببوژێنێتەوە رازی. تریقەی ئەو تەمی ئەم یەئسە ڕاماڵێ لەسەر چاوم، وەکو لایلایە ژیری کا دڵی مناڵی گریاوم. بەڵێ گوێ هەڵ ئەخەم بێجگە لە خورپەی سست و لێدانی دڵی پەستم، کە نووزەی دێ بە ئاستەم رازی پەنهانی. نییە هەردەنگی هیچ نایە لە هیچ شوێنێ لە هیچ لایە، شەقەی باڵێ شنەی بایە.